پێزڕووکنە ئەساسە لۆ کەسی مسلمان لۆ خودی مسلمان کەوا لێی بێتە جێ لۆ ئەوەی هەویە و نفوسی ئیسلامەتی لێ بێتە جێ. هەموو بەس جمعان لێرە خواردنەکە نییە، بەس فەقەت جمعان نییە، دەنە ڕۆژەکان کە هەموو خواردن دەکرێت. چەند مڵاکێشی و دەخۆن وەکو تەبەڕوک هەشە دەباتەوە ماڵەوە، وەکو تەبەڕوک دەباتەوە ماڵەوە. شێخ محەممەد بەخۆی ناوی محەممەدی کوڕی مستەفای کوڕی حاجی عومەر ئەربیلیا لە گەڕەشی تەکیە لە قەڵاتی بەرز و شکۆدار لەدایک بووە. الله ئەکبەر. مێژووی مزگەوت لە خاچی کورد سێشەممە کاتژمێرنەوە.